یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر هەموو ساڵێک وەک نەریتێکی ساڵانە چەند کۆڕێکی شعری و چەند کۆڕێکی ئەدەبی بۆ شاعیران و نووسەران ڕێک دەخات. لە ئێستادا کۆڕێکی شعری بۆ یەکێک لە شاعیرەکان کە ئەویش محسین ئاوارە بوو، بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و شاعیران بڕێوە برد. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی شعری بۆ شاعیر محسین ئاوارە بڕێوە برد. لە کۆڕەکەدا شاعیر چەندین بەرهەمی شعری خۆی خوێندەوە و لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین نووسەر و ئەندامی یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر مەسعود پەرێشان ئاماژەی بە کۆڕەکانی یەکێتی نووسەران کرد کە هەموو ساڵێک پێش هاتنی مانگی ڕەمەزان زنجیرەیەک کۆڕ ئەنجام دەدەن بۆ نووسەران و شاعیران. ئێستا کە بەرەو با بڵێن کۆتایی ئەم وەرزە دەچین کۆڕمان بۆ ئەندامانی دەستەی کارجەر ئەوەی کە هەبوو ماوەی 6 مانگ و 7 مانگ کۆڕەکان دواخراینا ئێستا کۆڕەکان دەکەین کە لەوانە کۆڕی کاک محسین ئاوارە و کۆڕەکەی خۆش بکە کتابەکەم تازە چاپ بووە. شعر یەک لە با بڵێن بە ئەو ژانرە خۆشانەیە کە خەڵک ڕادەچێشیتن. ئەمڕۆ کۆڕەکە کۆڕی شعر بوو وەکو ئاوارەش کە بەڕاستی یانی جەماوەرێکی خۆشەویستی هەیە و خۆشیان لێنێ خەڵک هەم وەکو شاعر خۆشەویستە هەم وەکو کەسایەتی.